لەمڕۆ دیارە پەیوەندی یاسایی و ئیداریم بە وەزارەتی کشتکار و سەرچاوەکانی ئەوە پسڕا، بەڵام ئەو برایەتی محەبەت و خۆشەویستی کە لەگەڵ ئەو بەڕێزانە هەمانە بەڕاستی بەردەوام دەبێت و دیارە بەڕاستی بەڕێوەبەرە گشتەکانیش گوتیانە خواحافیزی ناکەین و فعلا خواحافیزیان نەکرد گوتیان ئەمە نایکەین. بۆچی؟ وەڵاهی پێیان ناخۆشە و دیارە دەڵێ ئێمە هەموو وەک وەزارەت قبوڵمان نییە و پێ دەچێت یادداشت بنووسن نازانم چی دەکەن بەخوای من هەرەوەندا خواحافیزی وتیان ئەمە نایکەین. ئێمە وەکو بەڕێوەبەرە گشتیەکان وەکو فەرمانگەکانی وەزارەتەکانمان بەڕاستی سوپاس و پێزانی خۆمان ئاستێکن بەڕاستی دڵتەنجین بۆ بەجێهێشتنەوەی چونکە کارەکانمان زۆر بەڕێکوپێشی ڕەهادا بوو لێک تێگەیشتن هەبوو کەسە بە واجبی خۆی هەڵدەسا و ڕێزی هەموو لایەشی بە تەواوی دەگرێت و ئیشکارەکانی خۆی زۆر بە ڕێکوپێشی ئەنجام دەدا. 38 ساڵ خزمەتم هەیە لە دام و دەستگای حکومی ئەوە هەژدەمین بەرپرسی بە دەرەجەی وەزیرە من خواحافیزی لێ بکەم. ئەو شایەدی بۆ جەنابی کابستار دەمکەوە پیاوێکی هەتا بڵێ بەڕێز بوو ڕێزی خەڵکی دەگرێت بە تایبەتی فەرمانبەران بەڕێوەبەرەکان بەڕێوەبەرە گشتەکان هەمووی بە یەک چاو تەمەشا دەکردن. جیا لەوەش کابرایەک بوو دەتواندرا قسەی لەگە بگرێت دەتواندرا بیبیندرێ و دەتوان تەنانەت ئەوەی هەما ئەوەی توانای ئەوەش هەبوو کە گلەی و گازاندەشی لێ بکرێت و قبولیشی دەکرد بەڕاستی ئەوە سیفەتێک بوو بەڕاستی ئەمە لەو پیاوەی بەدیمان کرد کە لە 26 ساڵی ڕابردوو لە حکومڕانی هەرێمی کوردستان لە هیچ بەرپرسێکی بە دەرەجەی وەزیر ئەو خەسلەتانە بەدی نەکرد.